دوعاچی دەکەم ئەنگۆ هەموو برێن ئامین. چییە؟ خوددایە بە گەورەی و عەزەمەتی خۆت خۆیان لێت دەپاڕێنەوە ئەو جارە ئاخر جار بیتن تووشی ئەو مشکلانە ببین. ئامین. خوا عەقلەشی بدێ ڕەشیدی جارێشکە ڕدێری خۆی دەداتە دەست بزنە قوتەی. ئامین. یا ڕەبی خۆیان لێت دەپاڕێمەوە ئەو جارە ئاخر جاربی مشکلەمان بەسەر بێتن و وەبێ مشتەمە درێژ بموو لە بۆ عایلێ ببینێم. آمين الحمد لله يا رب العالمين. کاک ئەو جارە نەجاتمان بوو بەڕاستی ئەگەر وا بڕۆیش باە دەبای ئێستاکەی سوال بکەین لە بەردەی مزگەوتی گەورە. بالفعل. بەس الحەمدولله خوا گەورەیە کاکە ڕزقەکەمان حەلالە ئەگە ناو پارێ ئاو دەچوو ئای قوربانت بم ئای قوربانت دەبم خاڵە ئەنی ئەسفەندیان خاڵی نیشای نەبایە کورە و پارەمان ئاو دەچوو. وڵای کاک سعدێڵی با ئێوارە بڕین بۆ ماڵی خاڵی نیشا بەدەست و دیارەوە. تۆ تەواوی ئێمە ئێستا کەوتمینە سەر ساجی عەلی. کورە کوڕم وازدە نیشای بینە جارێککە دامێ بچمەوە مارێ ڕاستە پیاوەتی کردیە بەڵام هەر ئەویش بوو کاکە دەیگوت ئەو بارە دەنێرم لە بۆ هەولێرێ ئاخری باش بوو ئەو مستەجینمەی ناسی و مشکلەکەی حەل کرد. رازي كر سعدي خرجة ميشمتك زول لي باسم يعني إيش يقول رجع زلم شتيكي تلي قوس يعني تو بردستي بخۆت تو چی ماخرا ئەو زلامە نازدارەت و دەیری خۆ لۆ دادەستی. شو زانم عقلي خو محمد داز بزنا قتي بلا ريان بعد باشە ئەوڵە ئەمیرە ئەم پرسیارەشی لە تو دەکەم. بەڵێ کاکە بڵێ. ئەوە بە چەند مانجی لەدایک بووە؟ وەڵا بە کاتی خۆی نۆ دڵنیای ئەرە بەخوا نۆمانگ نۆڕۆژ ئەتو لە منداریەوە متابعەت کردی هیچ لێ نهاتێ شتێک بەسەری کەتبی. کورە ماشەڵڵای خوای لێبێ کورە مێشکێ بە کوڕی منەوەی بەکێوەیە لەم دنیا کە ئەها ئاوا ئیش دەسایەتە ئیشەوە ئەڕوە بو بمنالي جوز غاوتي ئەڕوە وەچی دەکاتە سەرکەوتن یەکسەر دادەبەزی یعنی ئەوە مۆخی سەرکەوتنی نەقوستانە بۆ خودای نێرەکەت لە قەی لە مێشیدایە بە مناڵی ئاوە شتێکی وا بوو نێرەکەر نەبوو ماگا بوو باگی هاو لە دوورەوە ئیتر کە ئاوا خۆی پیاکێشا بەم کوڕی منە سەری یەی بە دیواروشتا عەزێتی بوو تۆزێ بەڵام هیچ تەسیری نەکردو سەر مێشک هیچ ها چیمارم قەبرە ئەوە نییە تۆز قاڵک عەقلی نییە هەرچەندە لەگە ڕێز زۆر شکایەوە بەس قەید و حەقیقەتە باز دەکەم. وڵای کاک سعدی پێش تیجارەتەکە هاتم لەگەڵیدا ئەمبینی بێتاقەتەر وایە کرد ئاخپارە وتم مشکلەت چییە کاک ڕەشی وەڵام من ئەوەیە کرد ژیان ئاوە ناڕوە بەڕێوە نازانم چی وتم تیجارەتێک هەیە بەستم کاک ڕەشید ئەمە ئیشی کەسی گەورەیە وتینە بابە ئیشی خۆمە تەواو جێبەجێکم سەرەتا وتە تاکوچم بای دوو دەفتەرێکێنە وتینە بابە بايدة دفتر بيت بس وازلة دروكتن بين هم دروش كده خلاص والله بياكلك أمكن بس صفر أمكن بس زيرو صفر إنجليزي ولا راوستي أنا توزر بهذه راوستي بابي بالراوستي ولا صوم دقي سعدي بالما داري شفساوة كاغاشي كان وشي بقرباني مدانشتي أو كاتي اللي بدابا وشي لسه حدود كل لسه حدودي بو من خوم ناسي وتعالى وبمرد هەرایش کەشمانی کرد. کاک لەسەر قسانە مەڕم هەوکە ئەلحەمدوللیلا ڕزگارمان بوو ئەتو چارەشکە کوڕم بە چاک بەخراو توخنی دوکانێ مەکەوە. کورە سعدی گیان چی تو باسی چیەکەی خۆ کوڕەکەم بێ ئیش و کاردانانی شەبێن ئیشێکی هەبێ کوڕی تو بە کەلکە ئیشێ نایە سەد زابرمە ئیشی هەموو جارێ زەرەرەکی لە مندا هەموو جارێ ڕیشەکانت هیچ نەبوو ئەیشی بە هیچ نەبوو ها کوڕم ئەو بە پرۆژە گەورەیەمان تەسلیمی تو کرد هەر جارێک و پرۆژەکە دەست پێ دەکرد فەشەل فی شەبەکە ئەوەی پێداوی ئەمن دەڕۆم دەستمە دوکانی هەستا ڕەشید با بڕی کاک سعدی گادەوە بۆ کوڕەکەم دۆزەرە خۆ بیبە لەگەڵ خۆ با لەگەڵ تۆ ئیش بکە تۆ لە هیچ شتێکی ڕازی نییە باشە کاکە ئەی من لە دووکان ئەو ناوەی پێ پاکەمەوە کە خەڵک قماشە باشێ قماشەکان لە مەخزنەوە شوێنی قماشەکانم بۆ پڕکاتەوە ئەگەر خۆشمان چایە شتێکمان پێویست بوو چایەکی بێشەکرد بێ من بێنە و گیژلەمەیەکیش بۆ تۆ چای شیری نەخۆی ئەگەر ئازت نەبێ ئەی بکەم بە مدیر عام من لە ژێر دەستەمە ئیشکەم لۆ کوڕم بە قوربانی ڕەشیدی دەکەم خوا بێ و ئیشەتە دەمێ ڕەشید لە جێی مامەتە هەدی کوڕکوڕی من چایەکە ئاوێکەرەوە نێ دایگیان
منینەوە چاو ئەو بێنم ئەبڵە کاکە دۆزیمەوە کوباکووەڕۆ شەریکە بووم وەرە پارەی مەساسەکی پێ نییە بتە شەریکی بن و ڕەشیدی گورە خشەڵە پارەی دۆ درمەیەکی پێ نییە وەرە کاچی من کاکە بە با بڕێ ئەو بەکەیشێ سعدی جاکوە بابێکا کو کوڕی خۆوات و دەست نەگری بەسەری ئەی قابل ئەی بکەین ئێمە ئەی چی بکەم والله کاچی من یا ئەو تێ تا خزمەتکاری دوکانەکەی یاوە تێ کاکە دێکە بە مندوو قماشەکانمان لە دوکانان بژێڕینیە بازاری لۆپەیان تو بابزای خۆی فکری پێ نییە خۆ قەینا سعدی جانێشتی بۆکەی ئەمە بەهەر حاڵی پسم خەریکە و دڵە مەتەقی حەسەکەم بیکوژم بەڵام لە ئیشی کۆمپیوتەرا زۆر زیرەکە با ئیشی ئۆنلاینمان بۆ بکە ڕەشیدە تو چی بێنێنی چەوانە ماچکەم کورە ئەوە نێو ماچ کردم مردم سوورە ماردە ئەوامی نییە پیاو بێزی لێ دەبتەوە کاکە تەواو ئەمە ڕازیدە کۆمپیوتەر لە کۆمپیوتەری ها قماشەکان عەرز دەکەی مشتری پیا دەکەی ڕیکلام لە بۆ پیجەکەی دوکانی قماشەکەی دەکەی بەڵام شتێکەیە بەری لێرەیە پێویستم بە کاکڕەشیە بێ لۆ خێر یاڵڵا کاک سادی ئەو قماشانەی هەمانم بۆی عەرزی کەم ئێمە بووکەڵە وشتمان نییە بیکەین خۆ بێ بۆ نمونە ئەمە نازانم ناو قماشەکانی ئێوە چۆنە بۆ نمونە ئەمە فڵان قماشە لەبەر کاک ڕەشیە تاقیکەمەوە بۆی عەرزی کەم بۆ لەبەر منە ئەی ئا کورە بادەمووی نەشکێنمەی بۆ ێزگاری ناومنانی ئاواز وا ساختە چیە ئەبڵە منداڵە چەڵیان دەکەت پەروەردە کردی ساختاچە ساختاچ سعدی ئاوازخان کە جوانن وڵای کە پێکەن حەزیا لە حەد ناشین بە من مەڵێ ئاوازخان جەنابی لیمۆخان ئەوەندەی گیرفانی کاک سعدی پاکەنەوە و گیرفانی کاک سعدی ئەخۆن مێزەکەتان خۆڵی پاری پێوەیە وەڵا ئەوەتان پاکردە نا ئەوەی پاکردایەتەوە ئیسە شامێنی لەسەر خوات والله بە خۆت جاویدایەوە کاکە زەبادە بتە شەڕەبەت بەخوا کاکە من نامەوێت ئەوەمان ناوێت ڕۆم داوای داوای لێبوردن داوای لێبوردنی لیمۆ تۆش داوای لێبوردن داوای لێبوردن نامە پێی دەری ئاوازخان ئاوازی ئەوە دری دەن ئەوەیە دری ناس نانە کاگڕەشی کاکە ئەو جا بە ئەو بەسەرش ببڕێنەوە پارەکەی هەفتەی 50,000 دەدەمی ماچێ دەکات 200,000 لە خۆی بە قیستەم دێتیان نا بەقس نییە هەموو هەفتە جواب مەدە سعدی جان خۆ بەشی کافتریاکە ناکە کە شەوانە چێت سعدی قەینا فێرە قورقڕات کردی کافتریاوە بنداران بنێرە کافتریا بنێرە بڵامیرە بە ساعیبە قەینا سعدی جان من یەکشتەڵێ مەمیرەخان کافتریا تەرک بکە کاکە من بۆ یەکەم بە 75 بەسە من نەچێتە کافتریای هەر ڕەزیلە پێست بەسەر کرد بۆ خۆی نیە دیبڕۆژ لە کابە لە هەڵا ئەی سعدی 25 خاتری من بابە بێ وەستا هەفتە 100,000 دەدەین وەکو سەرەتا پێشەکیش سەبر پێشەکی چ با بخۆ قابلە خانووەوە بەکرێ خانمانداوە بەکرێ عزیزەکەم بزان ئەو تەلەفۆنی چی